بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەری شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێن ئەم ڕۆژان بەیانێکی پڕ ئارامی و پڕجوانی و تەندروست باشی بێت بێگومان ئێمە ئەمڕۆ لە هۆتێل ڕامادەین لە شاری سلێمانی بەجێ خۆشحاڵیەوە بۆ سێمین ساڵە سێمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە پزیشکانی پسپۆر و تەواوی میوانانی خۆشەویست و تەواوی خوێندکارانیش لێرە ئامادەن کە بە دروشمی یەکێک لەو ناونیشانانی کە ئەمڕۆ لەم سیمپۆزیۆمە ئەخرێتە ڕوو گەڕان بە دوای داهاتووی نەخۆشی شێرپەنجە ئەمە یەکێکە لەو بابەتە هەرە گرنگانەی کە لە تەواوی گیان و هەرێمی کوردستانە نەخۆشی شێرپەنجە کە نەخۆشیێکی کوشندە و بەربڵاوە ساڵانە میلیۆنان کەس تووشی ئەم نەخۆشی ئەبێت لە تەواوی گیانە چارەسەری دروست بۆ ئەم نەخۆشیە دەدۆزرێتەوە لێرە و لەوێ بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانیش لەلایەن پزیشکانی پسپۆرەوە کار لەسەر ئەم بابەتە گرنگە ئاکرێت با بزانین گەڕان بە دوای داهاتووی چارەسەری نەخۆشی شێرپەنجە چۆن کاری لەسەر کرێت پزیشکانی پسپۆر لەم نێوەندەیە چۆن ئەتوانن لە ڕێگەی ئەو تەکنیکە نوێیانەی کە تایبەتە بە نەخۆشی شێرپەنجە کاری جدی و جدیتر بکەن جا بە خۆشحاڵیەوە بە چاودێری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زانکۆی چەرمۆ بە هەمانگی لەگەڵ پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت و بە هاوبەشی لەگەڵ زانکۆی کەرخ بۆ زانست لە بەغداد سنتەری نێودەوڵەتی فیزیای تیۆری لە ئیتالیا دامەزراوەی نێودەوڵەتی شێرپەنجەی واریز لە کەربەلا سێمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی سازەکات جا پێم خۆشە لەم بەشەی پرۆگرام بچمە لای یەکەم میوانم بە خۆشحاڵیەوە ئامادەیە ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆرە فەرەح ئەنوەر کە بەڕێزیان پزیشکی پسپۆری ناوەکی لە دامەزراوەی نێودەوڵەتی شێرپەنجەی واریز لە کەربەلا لە عێراق خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانە تفضل أهلا وسهلا صباح الخير صباح النور أهلا وسهلا سعيدة اليوم جدا أنا بوجودي كأمر لأم كونغريا بو كونغريسيمي فيزيايا لشاري سليماني أما تبوم لكردستان أمرو وكو قساكاريك ليرا أما تنبو بشاري كردني وارث الدولية لعلاج الأورام في كربلاء لا تجربتنا الفريدة تجربي وصل ديار دا كان ماندا لبواري سيرانوستيك دا لكربلاء كأمش چارەسەری دیاری کراوە لە تیشت كيف ترى هذا السيمبوزيوم؟ شلون ئەم سیمپۆزیۆنە دەبینیت لە هەرێمی کوردستاندا من زۆر دڵخۆشم کە کۆنگری لەم جۆرە نێودەوڵەتی لە شارێکی وەکو سلێمانیدا ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی بەرپرسان و لایەنانی وڵاتی ئیتالیا و دڵخۆشم کە عێراق توانیوەتی لێرەیە بەشدار ببێت من زۆر دڵخۆشی خۆم دەردەبڕم کە ئەمڕۆ لەم کۆنگرەیە بەشدارم و ئەنجامم تێیدا کە ئەمە یارمەتیدەرە لە بەرەو پێشبردننی چارەسەرکردنی خزمەتگوزارەکانمان بۆ چارەسەرکردنی نەخۆشیە شێرپەنجەیەکان لە سەرانسەری عێراقدا ئایا ئەو گرفتە تەندروستیانەی کە ئایا ئەو گرفتە تەندروستیانەی کە هەن لە ئێرەدا ئایا ئەو ڕێکارە چارەسەریانە چین کە پێشکەش بکرێن بۆیان ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا هەروەکو دەبینن لە هەرێمی کوردستان بە هەماهەنگیەکی نێودەوڵەتی و جێگیر لە نێوان ئێمە و هەرێمی کوردستاندا واتە کەربەلا و هەرێمی کوردستاندا بە چارەسەرکردنی لۆتیشیۆم و هەروەها چارەسەری کیمیاوی و خزمەتگوزارە پزیشکەکانمان بەردەستن بۆ هەموو نەخۆشیەکانی خۆمان وەکو عێراق و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش و بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئایا ئەو چارەسەرە نوێیانە چین کە بۆ نەخۆشی شێرپەنجە بەردەستن وەکو پسپۆرێکی ئەو بوارە ئێمە لە ئەمڕۆدا ڕای دەگەیانین و تیشک دەخینە سەر چارەسەرێکی نوێمان کە لە ئێستادا لایەنی پزیشکی چارەسەری دیاریکراوە چارەسەری ڕاستەوخۆی دیاریکراو بۆ نەخۆشیەکان دیاری کردووە لە جۆرەکانی نەخۆشی شێرپەنجەدا بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە جۆری شێرپەنجە کە سەرەتا دیاری بکەین دوای ئەوە بتوانین چارەسەری دیاریکراو ئاڕاستەی خانە شێرپەنجەیەکان بکەین و بە جۆرێک ئاڕاستەیان بکەین دوور بکەونەوە لە خانە دروستەکانی جەستە و چارەسەری دووەمیش چارەسەری لۆتیشیەمە
کە ئەو بۆ نەخۆشانە دەدرێت کە توشببووی نەخۆشیەکانی شێرپەنجەی پرۆستاتن و هەروەها شێرپەنجە دەماریەکانن و سپاس بۆخوا توانیومانە دەرەنجامی زۆر باش بەدەست بهێنرێن. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان. سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆرە فەرح ئەنوەر کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی ناوەکی لە هەمان کاتە لە دامەزراوەی نێودەوڵەتی شێرپەنجەی واریس لە کەربەلا لە عێراق بە شێوازێکی ڕاستەوخۆ باسی گرنگی و تایبەتمەندی ئەم سیمپۆزیۆمە نێودەوڵەتی کرد لە هەمان کاتە ئەو چارەسەرە دروستانە یاخود ئەو تەکنیکە زانستیانەی کە پزیشکانی پسپۆڕ لەم نێوەندەیە زیاتر گرنگی پێن زیاتر خستیاڕۆ. جا ئێستا پێم خۆشە بچمە لە یەکێکی تر لەو میوانانی کە ئەمڕۆ لەگەڵمانەیە زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خەرمان ئەکرەم فەرج کە بەڕێزیان فیزیای پزیشکی ئەندامی لە هەمان کاتە لیژنەی ڕێخەریشن لە سێمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی بە خۆشحاڵیەوە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانەیە. بەخێر هاتی دکتۆر خەرمان، سپاس بۆ ئامادەبوونت. بە سەرەتا لەوە دەست پێ بکەم پسپۆڕێکە تاوا بوو فیزیای پزیشکی ئەندامی دەستەکانە خۆش بێ. بەڕێستان وەکو یەکێک لە ئەندامانی ڕێخەرانی سێمین سیمپۆزیۆمی نێودەوڵەتی چۆن بوو بیرتان کردەوە بۆ سێمین ساڵ کار لەسەر نەخۆشی شێرپەنجە بکەن؟ پێتانوا بوو لە ئێستاە ئامارەکان پێمان ئەڵێت ڕێژی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە هێندە بەرزە تاوەکو سیمپۆزیۆمێکی نێودەوڵەتی بۆ ڕێک بخەن؟ بەڵێ سەرەتا سوپاسدانەکەین. وەکو خۆدوتە ئەمارەکان ساڵانە ئەعلانەکرێت، ساڵانش نەک لە وڵاتی ئەمە لە دەریشەوە لە زیادبووندایە. اینجا ئەم سیمپۆزیۆمان بۆیە کردووە لە دەرەوە لەگەڵ ئەوەشا کە نسبەی نەخۆشیەکە زیاد دەبێ، نسبەی گەڕان بە دوای چارەسەر و دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە بەردەوام و لە پێشکەوتندایە. ئێمەش ویستمان لەو بەردەوامی پێشکەوتنە دوانەکەوین لە ڕاستیە، خاستن ئێستا لە وڵاتان با بڵێن فیلدێک هەیە بڵێن بوارێک هەیە پێڵێن نیوکلەر مدیسن، تیشکی ئەتۆمی بەکارهێنن بۆ مەسەلەی دەستنیشانکردنی نەخۆشیەکە لەگەڵ عیلاجەکە. ئەمە تا ئێستا لە لای ئێمە نیە لە ڕاستیە، تەنها لە دەستنیشانکردنی نەخۆشیەکە ئەو جیهازانەی کە لێرە هەیەن بۆ دەستنیشانکردنی نەخۆشی شێرپەنجە پێێتە. پێت دوو جیهازی لە کوردستانییان لە سلەیمانیەکیان لە هەولێرە لە ڕاستیە. ئێمەش ویستمان ئاگامان لەو تەکنۆلۆژیا و پێشکەوتنە هەبێت کە لە دەرەوە ڕوئەدات، چ بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە چ بۆ چارەسەری نەخۆشیەکە کە ئەم تیشکی ئەتۆمیە بەکارهێنرێت. لەبەرەوە ئەو مامۆستایانە ئەو توێژەرانە ئەو مامۆستایانی زانکۆ کە لەم سیمپۆزیۆمان بەشدارن هەموو ئەو تەکنیک و با بڵێ ئەو تەکنیک و چارەسەریانە ئەخەنە پشت کە ئێستا لە وڵاتانی دەرەوە لە بەردەستایە بۆ ئێمە شارەزابین سبینە لە مستەقبەلا بتوانین ئەوانش بێنینە. ئێمە ئیش بۆ ئەوواکەین ئەوە بێنینە ناو کوردستان و عێراق لە ڕاستیە، چکە بەڕاستی خۆمان نەزانین چارەسەری شێرپەنجە کولفەیەکی زۆرە لەسەر خەڵکیش لەسەر خێزانەکان و لەگەڵ کێش لەسەر حکوومەت. اینجا دەستنیشانکردنی نەخۆشیەکە لە پێشە ئەم کولفەیە لەسەر خێزانەکان و لەگەڵ حکوومەتیش کەمەکاتەوە. بەچی؟ بە دەستنیشانکردنی خێرا. زۆربەی محاضرەکان زیاتر لەسەر ئەوەیە چۆن دەستنیشانکردنی نەخۆشیەک بکەین بۆ ئەوی نەگەینە حاڵەتی چارەسەرکردن. خاستن بەچی دەستنیشانکردنی نەخۆشیەکە بۆ ڕێگە تازەیە کە پێوترێ تیشکی ئەتۆمی یانی نیوکلەر مدیسن. دکتۆرە خەرمان پێمان بڵێ تەواوی ئەو سپیکەرانی کە ئەمڕۆ میوانن و لێرە قسەی خۆیان هەیە، پانێڵی تایبەتیان هەیە، تەواوی پانێڵەکان زۆر بەگشتی بۆم باسکەیت و بە کوردیش وەڵامم بیتەوە باس لە چیەکەن کە ئێوە ناونیشانەکەتان بەوەیە گەڕان بە دوای داهاتووی نەخۆشی شێرپەنجە. پێمان بڵێ باس لە چیەکەن کە بە زووترین کات چارەسەری دروست بۆ ئەم نەخۆشیە بدۆزرێتەوە. ئەم سیمپۆزیۆمە بە پێکەوەی ئیشێکیان کردووە، زانکۆی چەرمۆیە لەگەڵ زانکۆی کەرخ لە بەغا، لەگەڵ پەیمانگای برایت، لەگەڵ زانکۆی مابڵێن سنتەری نێودەوڵەتی فیزیای تیۆری لە ئیتالیا، لەگەڵ دامەزراوەی نێودەوڵەتی شێرپەنجە لە کەربەلا. ئەمانە هەمویان لە مۆزوعەکان با بڵێن هەموو ڕۆژانە خاستە سنتەرەکان نەخۆشە بینن، دەستنیشانی نەخۆشیەکانەکەن. ئەمانە هەمووی شارەزاکان هاتوون یەک باسی ئامارەکانی لای خۆیان بکەن
ئامارەکانی لای خۆیان گەیشتۆتە چی لە عێراق و لە کوردستان و پەیوەندیش بکەن لەگەڵ ئەوانەی کە لە دەرەوە هاتوون لە ئیتالیا بزانن چی ئەگوزەرێ لە لای ئەوان چی هەیە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە چی هەیە بۆ عیلاج بۆی عەلە لەقەل هیچ نەبێ لە ڕێگەی ئەم جۆرە سیمپۆزیۆمانێ ئەو کۆنتاکتە دروست بکرێ لەگەڵ وڵاتانی دەرەوە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکە بە زووترین کات پێشەوەی بگەنە حاڵەتێکی حاڵەتی چارەسەرکردن وەکو وتم زووتر دەستنیشان بکرێ باشترە وەک لەوەی بگەیتە حاڵەتی چارەسەر لەم سیمپۆزیۆمە نێودەوڵەتیە وەکەوەی کە لە پشتی بەڕێزیشتەوەی بینێن ژمارێکی زۆر لە پزیشکانی پسپۆر لە وڵاتانی دەرەوە ئامادەی ئەم سیمپۆزیۆمن زۆر کات ئەوان تەکنیکی جیاوازیان هەیە تەکنیکی نوێیان هەیە یاخود ئامێری تازەیان هەیە لە چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە ئایا بۆ هەرێمی کوردستان تا چەندە کار لەسەرەوە کرێت ئەو ئامێرانە ئەهێنرێتە کوردستان بۆ ئەوەی هاوڵاتیانی لای خۆشمان ئەوانی کە توشبووی نەخۆشی شێرپەنجن بتوانن چارەسەری دروست وەربگرن بۆی هەر چۆنێک بێت هاوڵاتیان ئەو ترس و خەمەیان لەلا نەمێنێت کە ترسێکی زۆریان هەیە لە نەخۆشی شێرپەنجە وی ئامانجی سەرەکی سیمپۆزیۆمەکە ئەوەیە لە ڕاستیە ئێمە ئێستا ئەتوانین بڵین تەکنیکی نوێیە بەڵێ ئەتوانین بڵێن لە شاری سلەیمانی یا لە کوردستانە یا لە عێراقا بەعام چارەسەریش دەستنیشانکردنی نەخۆشی و چارەسەرکردنەکەی هەیە بە شێوەیەکی باشیشە ڕوابەڕێەوە بەڵام تۆ ئەبێ نابێت لە وڵاتانی دەرەوە لە دنیای دەرەوە دوا بکەویت لە بەرەوەی سە تەکنیکی تازە هەیە هەموو ئامانجەکان بۆ ئیتیجا هەیە کە ئێمە با بڵین لە دنیای دەرەوە نەبڕین بۆ واستەی ئەوانەی کە هاتوون و ئیسفادیان لێ بکەین و کۆنتاک وەرگین ئیتر بە ئەوەی تەلەبە وەرگین لەگەڵیانە بە ئەوەی جیهازەکان بێنینە ئێرە ئەوەش پاڵپشتی مەسەرەن حکوومەت و زانکۆکانی ئەوێت. شکاتە ئەمە هەماهنگگیش کراوە لەگەڵ تەواوی نەخۆشخانی شار و سنتەری ژیانەوە کە بتوانن چارەسەری دروست بۆ توشبووی نەخۆشی شێرپەنجە بکەن زۆر سپاس لە کۆتایی زۆر بە کورتی وەڵامم بیتەوە چکە یەک میوانی ترمەوە بۆی لێدوانی لێ ئەکید مامۆستامان هەیە با بڵێن تەبیبمان هەیە پزیشکمان هەیە لە سنتەری ژیانەوە لە سنتەری هیوا ئەمانە هەموو قسەمان بۆکەن لە سنتەری شێرپەنجە لە کەربەلا ئەمانە هەمووی ئەتوانن ئامارەکانی خۆیان پێشکەش بکەن و لەگەڵەوە شا سیمپۆزیۆمەکە بوارێکە بۆ ئەوان لەگەڵ کۆنتاکتن لەگەڵ جەماعەتی دەرەوەیە. سپاس بۆیەوەش سپاس گیانەکە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خەرمان ئەکرەم دکتۆرە خەرمان ئەکرەم فەرج کا بەڕێزیان فیزیای پزیشکی ئەندامی لە هەمان کاتە لیژنەی باڵاشن لە سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تایبەت بە نەخۆشی شێرپەنجە جا ئێستا پێم خۆشە یەکێکتر لەو میوانانە وەرگرم زۆر بەڕێز دکتۆر ڕێژەن عەلی پزیشکی گشتین لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانەیە دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوون سلااو لەبێت و ئەم کاتت باش بێ هەربا لەوە دەست پێ بکەین بە شێوازێکی گشتی بەشداریکردنی بەڕێستانوک و پزیشکێکی گشتی پێمان بڵی چۆن ئەم سیمپۆزیۆمە ئەبینیت پێشەکی بەخێر بن سەرچاو سوپاز و پێزانمێ بۆ ئامادەکارانی ئەم سیمپۆسیۆمە بەجددی ڕۆڵێکی زۆز و کاریگەری ئەبێت لە ڕووی وشارکردنەوەی ئەو کەسانەی کە هێشتا توش نەبوون بە نەخۆشی شێرپەنجە ئەوە لە ڕووی ئەوانەی کە خۆیان نەخۆشی شێرپەنجەیانەیە بۆ ئەوانەی کە توشبووی نەخۆشی شێرپەنجەنین وشابنەوە لەوەی کە ژیانێکی تەندروست بەڕێ بکەن لەوەی کە وەرزش بن ڕۆژانە لەوەی کە دوورکۆنەوە لە شێوازەکانی ئەو شتانی کە بنە هۆی توشبوونی شێرپەنجە بە نمونە جگەرە کێشان و هەنێ خۆی تر هەیە کە بێتە هۆی دروستبوونی شێرپەنجە و دوورکەوتنەوە لەو شوێنانەی کە کەشوهەوایەکی گونجاویان نییە بۆ ژیانکردن. ئەڵێن جلوبەرگیش کاریگەری هەیە دکتۆر وەڵاهی زۆر معلوماتم لەسەر ئەوە نییە بەڵام وەکو بیستن ئەوم بیستەوە بەڵێ زۆر کاریگەریەکان زۆرن زۆر بە کورتی پێم بڵێ بەشداریکردنی بەڕێستان هەماهەنگیکردنتان لەگەڵ پزیشکانی پسپۆر لە بوارە جیاجیەکان بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە چۆن ئەیبینی کە بتوانن لینکێکی باش وەربگرن لە چارەسەر و تەکنیکە زانستیەکان بۆ چارەسەری دروستی نەخۆشی شێرپەنجە خۆی بەشداریکردنی ئێمە وەکو پزیشک ئەوە بووە ناسینی کەسانی شارەزا لەو بوارانەیە بە تایبەتی ئەو بواری پزیشکی ناوەکی کە بەڕێزانیان دکتۆرەکانی ئیتالیا بەشداریان کردووە دکتۆرەکانی کەربەلا و نەجەفوانە بەشداریان کردووە کە ئەوان ڕۆڵی سەرێکیانێ لەو بوارەیە ئێمە لەو لایەنەیە کەم تا زۆر شارەزایەکی وامانیە وەکو کوردستانی خۆمان لە ڕووی ئەجیزاتەوە جیزەمان هەیە بەس لە ڕووی زانیاریەوە وا پێویستەکە ئێمە وردەوردە دەست درێژکردن بۆەوە نەتاوانیش هاوکاری بگەنن بە ئێمە و زیاتر ئەو علمی کەلایەنە بە ئێمە بەخشن.
سلامت بشاءله زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕێژان علی پزیشکی گشتی سپاس بۆ هەر سێ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات سێمین ساڵ سیمپۆزیۆمی نێودەوڵەتی تایبەت بە گەڕان بە دوای داهاتووی چارەسەری شێرپەنجە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت ومێدەخوازین سازکردنی ئەم جۆرە سیمپۆزیۆمە نێودەوڵەتیانە کاریگەریەکی زۆر زۆر باش بۆ توشبانی نەخۆشی شێرپەنجە دروست بکات بۆ ئەوەی چیتر ئێمەش هیچمان کەمتر نیە لەگەڵ وڵاتانی دەرەوە لە دۆزینەوەی تەکنیکیە زانستیەکان چارەسەرە نوێیەکان کە لە وڵاتانی دەرەوە هەیە لە هەرێمی کوردستانیش فراهەم کرێت بەجێ خۆشحاڵیەوە نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیانەوە کاری جدیان کردووە لەم نێوەندەیە لەگەڵ تەواوی ئەو دامەزرا و لایەنانی کە ئەمڕۆ لەم سیمپۆزیۆمە نێودەوڵەتیە قسە و باسەکەن بیریشمان نەچێ بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم سیمپۆزیۆمە نێودەوڵەتیە بەردەوامی ئەبێت و تەواوی چارەسەرەکان ئەخێتە ڕۆ ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانە فەرموو